بەدەستهێنانی نمرەی بەرز دوای 12 ساڵ لە خوێندن مەرجی وەرگرتنی قوتابیانە لە زانکۆ و پەیمانگاکان. ئەگەرچی لە ئێستادا ئاسانکاری خوێندن بۆ قوتابیان زیاتر بەردەستە، بەڵام بەدەستهێنانی نمرەی بەرز لە پۆلی 12 کەمی کردووە. ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیی ئەو هۆکارانە دەخاتە ڕوو کە پێویستە قوتابیان لێی دوور بکەونەوە بۆ ئەوەی نمرەی بەرز بەدەست بێنن. توانین هۆکارەکان بکەینە چەند خاڵێک و خاڵی یەکەم ئەو قوتابی بەڕێزانی کە دەخوێنن نەبوونی ئامانجێکی ڕوون و واضح و دانەنانی بەرنمەیەکی زۆر تۆکمە هۆکارە بۆ بەدەستهێنانی دەرەجە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو گەنجە بەڕێزانی کە دەیخوێنن بەرنامە ڕێژێکی باش و چاکدانانێن بۆ بەدابشکردنی کاتەکانن، بۆ دابشکردنی ڕۆژەکانێن، بۆ دابشکردنی ئەو منهەج و پرۆگرامی کە هەیەە دەیخوێنن، زۆر جار بە میزاجی خۆیان، زۆر جار بە عەقلی خۆیان ڕەنگە زۆر جار 10 ڕۆژ بۆ دەرزێکدانن یان 8 ڕۆژ بۆ دەرزێکدانن کە لە ڕووی زانستی و باشتر وایە کەم و پوخت بێت و چەند جارێ مراجعەکرێ باشتر و چاکترە. خاڵی سێم کە ئەوەندەی من شارەزا بم مەشغوڵبوونی قوتابیانە بە تەلەڤیزۆن و رادیۆ و مۆبایلەوە. یەکێکی تر لەو بەڵاگەورانەیە کە ئێستا بڕۆدەمی زۆرێ لە وەکو بڵێ سەدان قوتابی زانکۆ بکەرەوە دەڵێ من لە پۆلی شەشە یاخود لە پۆلی سێم تەوەستا کە نمرەم نەهێناوە لە ئەنجامیەوە بۆ مەشغوڵی فایبەر بوومە، مەشغوڵی فەیسبووکمە، مەشغوڵی ئینستاگرام بوومە، یان مەشغوڵی هەموو تۆڕە کۆمەڵایەتیانی کە ئێستاکێ بەداخەوە هەیە. خاڵی چوارەم بەداخەوە کە یەکێکی تر لە هۆکارەکانە گەنجی ئێمەیە، گە سەرقاڵکردنی گەنجی ئێمەیە بە هۆکارەکانی خۆشگوزەرانی و هۆکارەکانی کات بەسەربردنەوەی. ساڵانە هەزاران قوتابی بەهۆی بەدەستنەهێنانی نمرەی بەرزەوە کۆششی 12 ساڵیان بە فیڕۆ دەڕوات و لە هیچ زانکۆ و پەیمانگایەک وەرناگیرێن. بەشێک لە مامۆستایان و قوتابیانیش هۆکاری بەدەستنەهێنانی نمرەی بەرز لە قۆناغەکانی خوێندن بۆ نەبوونی ژینگەیەکی گونجاو لە قوتابخانەکان دەگەڕێننەوە، هەروەها نەبوونی هۆشیاری لای قوتابیان و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەمی ڕێنماییکاری دەرونی بۆ چارەسەرکردنی قەلەقی و گرفتەکانی قوتابیان بەشێکی دیکەی هۆکارەکانی دابەزینی نمرەی قوتابیانە. سیستەمی لە کوردستاندا ئەم سیستەمە بەڕاستی لەگەڵ خوێندنی کوردستان دووشتی زۆر لێک جیاوازن. ئەبنین سیستەمێک ئەو سیستەمەکە بە کەش و هەوایەکدا دەڕوات و زۆری خوێندەکە و زۆری بەکارهێنانی مامۆستا و هەروەها ئەو سیستەمەی لە ڕووی خوێندنەوە وەکو بڵین کتاب پەرتووک و یان کاتی داوام ئەمانە هەموویان هۆکارن کە قوتابیان ناتوانن تێدا دەرەجەی باش بەدەست بێنن. هەروەها ژینگەی لەبار بۆ بەدەستهێنانی مرە بە تایبەتی ژینگەی قوتابخانەکانی کوردستان کە بەڕاستی هەندێک جار مامۆستای پسپۆڕ و وەنەبوونی تاقیگە و شوێنی گونجاو بۆ ئەوەی کە قوتابی بە عەمەلی دەرسەکانی بخوێن و بە باشتر تیان بگات. یەکمان ئەوەش لە هۆکارەکان کەوە کاتێک قوتابخانەیەک مامۆستای بۆ دابین ناکرێت، جاروێ مانگێک تێدەپەڕێت، دوو مانگ تێدەپەڕێت، ئینجا مامۆستای بابەتی بۆ دێنن یان مامۆستاکان لەبەر ئەوەی هۆکاری مەعاشوانە بە تەواوی دەرسەکان ناڵێنەوە. ئەوانە هەموو هۆکارن کەوە وا دەکات تەڵەبەت نمرەیەکی باش بەدەست نهێنێ. بەپێی وتەی شارەزایانی بواری پەروەردە لە هەرێمی کوردستان بەبێ بوونی استراتیژێکی درێژخایەن گۆڕانکاری لە پەروەردە دەکرێت و بە گوێرەی میزاجی تاکە کەس هەر ساڵە و جۆرە سیستەمێک لە خوێندن و تاقیکردنەوە بەسەر قوتابیان دەسەپێنرێت. ئەمە شوا دەکات کاریگەری نەرێنی لەسەر قوتابیان بەجێ بمێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.